کاکە دوورکەوە برا لێ دوورکەرەوە تازە سووتا تۆ بەتەمای چی بیکوژێنیتەوە؟ لە شەقامی ئۆرزی لە شاری سلێمانی بەهۆی شۆرتی کارەباوە ئاگر لە 3 دوکان کەوتەوە و بە وتەی شایەت حاڵێک ئاگرەکە بۆ ماوەی 30 خولەک بەردەوام بووە و زیانی مادی زۆری بەو 3 دوکانە گەیاندووە. ئەو 3 دوکانە بەتەواوەتی سووتان زەرەرمان لێکەوتەوە ئیتر نازانم حکومەت یارمەتیمانە یان بەهۆی دووکەڵی ئاگرەکەشەوە چەند دوکانێکی تری ئەو بازاڕە زیانی مادیان بەرکەوتووە. نهۆمی سەروی دوکانەکان هۆتێلە. بە وتەی تیمەکانی بەرگری شارستانی ئاگرەکە هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتوێتەوە و زیانی مادیشی بە هۆتێلەکە نەگەیاندووە. ئەم ئاگرە لە پرەکا دەستی پێکرد دێگەل لە کاتێکی شۆرتی کارەبایە دەستی پێکرد ئاگرەکە زیاد لە حەز زۆر ینی توانای ئەوە نەبوو زەلام توانێت ئەو برا ڕێزانە جان لەسەر دەسانە توانیان بە زووترین کات ئاگرەکە کۆنتڕۆڵ بکات. باوتەی تیمەکانی بەرگری شارستانی لە کاتی پێویستە گەیشتوونەتە شوێنی ڕووداوەکە و توانیویانە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. وتەبێژی تیمەکانی بەرگری شارستانیش ڕایان گەیاند هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە شۆرتی کارەبا بووە. هۆکارەکەی ئەوە بووە کە شۆرتی کارەبا بووە و لە ئەنجامی ئەم شۆرتەوە لە نێوان ئەم دوو دوکانەدا دیواری بینەکان MDF بووە. ئەمەش هۆکارێک بووە کە زیانبار دوو دوکانەکە بگەێنەوە. خۆشبەختانەی زیانێکی گیانی نەبوو و لە قاتی سەری ئەم دوکانانە خۆتان نەزانن ئوتێلێکە بەتەنها دووکەڵی تێچووە و هیچ زیانێکی گیانی وە هیچ کەسێکتان نەفەز بنیانە بۆ لەم ڕووداوەدا. ساڵانە لە شارەکانی هەرێمی کوردستان ڕووداوی ئاگرکەوتنەوە لە قەیسەری و بازاڕەکاندا ڕوودەدات کە ژمارەیەکیان بەهۆی شۆرتی کارەباوە و لە کاتێکدا ڕوودەدەن کە خاوەنەکانیان لە دوکانەکاندا نین. ژاڵە محەممەد NRT سلێمانی.